بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی ژیانەوە ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. لە بەرنمەیەکی دیکە لە مەجموعە بەرنمەکانی ژیانەوە میوانی ماڵەکانتانین و هاتوینەتە خزمەتان. میوانی ئەم بەرنامانە کاکەوریایە، دووبارە زەحمەتمان پێداوە، بابەتێکی گرنگمان هەیە لەسەر ئەو هاوڕیانە ئەو هاوڵاتیانە کە تووشی مادەی هۆشبەرن کە زۆر جار ئینکاریەکەن، زۆر جار دانی پیادانانن کە ئەوان تووشی بوون، یا ئەوەی کە حتا دوای ئەوە کە تەرکیشی ئانی یا خۆیان ڕزگارەکەن بەدەستیە و باز هەم بۆیان سەختە بەیانکردنی. ئێمە دەزانین کە هەرو جۆرەکە لە بەرنامە پێشوەکانی شەکە کارناسانی بەرنامەیش ئاماژەیان پێکردووە، ماوەیە زۆر توولە کێشە، ینی فەردێکە کە زاهرن لە بوارە جسمی و ڕزگاری بووە، ئێشوازاری لە پێنجووە، بەڵام هێشتا ئەو وابەستگی ڕۆحیە لە وجودیە هەیە، ینی لە بوارە فکریەوە هەر وابەستگی و گرایشی هەیە بە سەمت مادە هۆشبەرەکان. بۆ یە تاکید لەسەر ئەو بابەت هەیە و ئەسەراتە مخەڕبێکیشە لەسەر مێشک ئەو قوربانی ئەو قەزیە دانێت. ئەوانە خۆی دەلایل متعددی هەیە کە لەسەری چەندین جار باسمان کردووە و دووبارەش ئێمە جەخت دەکەینەوە لەسەر ئەو دەلایلە چۆن زۆر گرنگن. ئەم جارێش زەحمەتین بۆ بە کاکەوریا کە لەسەر ئەم بابەتانە بۆ جارێکی تر دووپاتی کەینەوە کە بۆ فەردێکە مبتەڵایە حتا دوایەوەی کە لە بوارە جسمی و ئێشوازاری کەمەوێتەوە، کاتێکە قسەی لەگەڵاکەی دانی پیادانانە یا حەزناکە دەرمور ڕابردووی قسە بکە، چۆنیەتیەوەی کە تووشی بوو، چەنە ئێشوازاری کێشە، قانەکردنیان بۆ ئەوەی کە بتانن لەو تەجروبیات خۆیانە لە اختیار دیگەرانە دابنن، بۆیان زۆر سەختە. شاید زۆر کەس لەوانەیە کە ناڕۆن ناو جەلساتە NA شرکەتکەن دانێت لە دلایلەکانی هەرەمە بێ. کاکەوریایگیان زۆر بەخێر بێ بۆ ئەم بەرنامە. سپاستان دەکەم، ڕێز و سڵام هەیە بۆ ئێوە بۆ بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە. کاکەوریایگیانەگە مقدمەی شتێک هەیە لە خزمەتتان، هەرو جۆرە کە لە خزمەتە جنابت و بینەرانە باسم کرد، سەختە، زۆر سەختە قانەکردنیان. ئێمە لێرە عینەن لەگەڵ ئەو قەزیە بەرخوردمان هەیە. مەسەڵەن ڕفیقێکمان لە ئەوەڵە و ڕزایەتمەندی خۆی نیشاندا بۆ بەشدارم بەرنامە بێ، بەڵام کە بیرەکاتەوە لە ناخۆیە ورودێکا بە گوزەشتی بۆی سەختە. ینی عنوانکردنی من هەست دەکەم زۆربەی ئەوانەی کەوا لە ئێرانیشە تووش مادە هۆشبەرن هەرە و مەسەلەیانە هەیە. دەلایلەکەی چییە بۆمانی باسکەن؟ دلیلەوەی کە لەسەری حازرنی قسە بکەن. بەڵێ بەڵێ، پرسیارەکە بەرعەکسە، ئەبێ بۆچی قسە بکەن، یعنی بێ چ شتێک ڕوو بکەنەوە. ئەگەر مەسەڵەن کەسانێک پیا بن، ئەو کەسانە بیانەوێت ببن بە سەرنەخ و ببن بە نمونە بۆ ئەو کەسانەی کە هێشتا مبتەڵان بۆ گەرەکیان بێ نەجات بن، خۆب ئینتقال تەجاربێکە زەرورەتێکی تیا ئەبینن قسەی لەسەر بکەن. بەڵام تازە ئەو کاتێک زۆر مشکڵە بەخاترەوە ئەبێ خۆیان وەکو شەخص بن ناو ترازویک و تەجاربێکە خەریکن منتەقلیەکەن بن ناو ترازویک کە لەوەی چا بۆ زۆر مهمە ئایا ئیسە من وەکو شەخص لە هەموو دنیا بمناسن. مەسەڵەن کە معتاد بووم، ئیسە کە نەجاتم بووە معتاد بووم، ئەوە ئەتوانم مەسەڵەن دەرونەن لەگەڵ یا هەڵس و کەوتکەم دلیلێک نابینی بۆ لە حازەوە، مەگەر ئەوەی کە زەرورەتەکە زەرورەتە مبارزاتیەکە یا زەرورەت بۆ کەسانی تر ئەوە قورسایی کا بەسەر منە کە بێژم نا بۆ مهم نییە لە مۆردنەوە چۆن بیرەکەنەوە، بۆ مهم نییە کەس چی ئەڵێت. من ئەم تەجربە منتەقلەکەم و بۆ مهمە کە کەسانێکە هێشتا نەیان گرتووە و یا کەسانێکە گرتوویانە تەوەجۆ پێ بکەن. خودی یعنی فەلسەفەی اعتیاد خودی کەلیمەکە حتا منفیە. تەواو تەجاربێکەوە شخصەکە ئەیکات منفیە. لە نەتیجە لە چتی منفی قسەکردن لە حاڵی عادیچە
تۆ کەمترین کەسە بینیت بێت دانیشەی لە خراپیەکان خۆی قسە بکات. ئێمە احتیاجمان هەست بە ئەوەی کە تەشویقمان کەن، احتیاجمان بە نیرو هەست. ئەسڵەن نیروی دەرونی ئێمە لەکوێوە تەمینەوەی لەوا کە دەوروبەرەکەمان بێژن تۆ باشی. ئەگەر مەسەڵەن قرار بێت شتێک خۆم بیڵێم ببێ بەواعیسەوە کە حەدە ئەقەل ئەو شتێکە ئەیسر مەسەڵەن تۆزێک باش بێت خراپتری چی بکەم، چ دەلیلی هەیەکەیتر من لێرە پێم قسە بکەم. جگەل لەوە مەسەلەی ئەعتیاد خۆ لە زۆربەی وڵاتەکانی دنیا بالاخره ئیسە قسەی ئێران و فەزای ئێران و ئەوانە ناکەم چون ئێران ئێستثنایەکە، بەڵام لە زۆربەی قانونەکان دنیا خۆی مەمنوعە بەلەحاز اجتماعیە و تەجاربێکی تاڵ و بەلەحاز سیاسیە و زۆر هەرە ژێر زەڕەبین و زۆر ژێر نەقدا. ئینسانی مبارەز هیچ وەختێک ئەو ڕێگالە بۆ خۆی دیاری ناکە. بەنابەرین افتخارێکی تیانێت و دانیشی لەسەرەوە قسە بکەیت. یعنی ئەشێ بەلەحاز شخصیە و بەلەحاز ڕۆحی بەلەحاز ڕەوانیە ئەو نە ئامادەگی ببێت و ئەو نە سەرفی تیا ببینیت کە بتوانێت سەرفەکانی بە بەرچاو خۆتەوە بە بەرچاو ئەو کەسێک کە قسەکاکات ئەو نە زۆر بێت تا بتوانێت ئەو شتانەی کە بەلەحاز شخصیە و ئەتوانێت بە مشکلات بۆی لە بەرچاوی نەگرێت. بۆیە قسەکردن لەسەر مەسەلەی ئیعتیاد لە هەر شرایەتێکا بەڕاستی سەختە. من بۆنەوە هیچ ئەشکاڵێکی تیا ناوێنم ئەو کەسانە قسە نەبکەن. ئەگەر شرایەت خۆیان توانیان یا پێیان وابوو ئەتوانن لەو تەریقە و کارێک ئەنجام بدەن حتمما هیچ قسەی لەسەرەکەن. زۆر سپاس کاکە وریا. اتفاقا من دۆسێکم هەبوو جوان لەبیرمە لە سنە تووشی مادەی خۆشبەر بوو، تەنانەت بۆ ئەوەی کە لە ئەو جەمعەی کە لە ناو دۆسەکانیە بۆ ڕفێقەکانیە بوو لەوەیش باسکردن لەسەر چۆنیەتی یا هۆکارەکانی ئەسەن ملاک نەبوو بۆی بۆیشی مهم نەبوو، حەزیشی ناکرد لەسەری باسکە ئەوەی کە بۆی مهم بوو ئەو لەحزە بوو. کاتێکیش معرفیمان کرد بە NA بۆی زۆر سەخت وی و ناتان من لە ناو ئەو جەمعە لەوێ ڕاحەت ئاعتراف کەم بەوەی کە بێژم ئەرێ من وابووم، من مەسرفم ئەوە بوو، یا زۆر جارە بینی مەسەن زۆر تەجروبیات تەڵخ لەسەر ژیان خۆی و بنەماڵەکەی دانا کە زۆر سەختە عنوانکردنی منیش واقعا حەقیان پێیان بۆ ئەوانە ئەبێ چی بکرگێ مەسەن بۆ جەلەسات NA خۆوان معموڵەن هاودەرد خوێنی سە بێژین لێرە ڕفێقی ئەگەر بێ بەشداری کاکەمێ بۆی سەختە وەک ئەنسانێکە تەسمیمێتری کردە ئەنسانی شۆڕشگێری لێ دەربێ وەلێ لە جامعاک بۆ حزوری لە ناو جەلەساتێن ئەیە لەوێ بۆ ئەشێ توش کێشە بێ. تماشاکە لە ناو قسەکان تا کەلیمەیەکت بەکاربەوە کەلیمە زۆر مهمە. تۆ خۆیت دوتت ئەو کەسانە یا ئەو کەسە زۆر هەر ئەو لەحزەوە تیا ژیانی کردووە مهم بووە. ئەمە زۆر تەعین کورندە بەڕاستی. لەحزەیە کە ئەوان خەریکن تیا ژیانەکەن ئەو لەحزە مهمە لەبەر چی؟ لەبەر ئەوە فکریان ئەو نە تەحتاسی قەراری گرتووە مکانیزم چۆنیەتی فکرکردنەوەیان ئەو نەمەحدودەوە بووە فقط لە حاڵ حازرا ئەتوانن تەوەجۆ بکەن، یعنی لە حاڵ حازرا لە حاڵ حازری چا ئەو شتەی کە مهمە، یعنی دایرەیە کە دایرێکی زۆر چکۆلەیە. ئەو دایرە چییە؟ ئەو دایرە ئەوەیە کە من ئەو شتێکە یا حاڵەتێک یا خۆ مەوادێک ئەو شتێکە احتیاجمە لە نەزەر جسمی و ڕۆحی ڕەوانیە و چۆن بەدەستی بێرم و ئەگەر بەدەستمە هاورت لەکوێ مەسرفی بکەم، چۆن مەسرفی بکەم، و ئەگەر قەرار بێ مەسەڵەن بە دەرزی بێت دەرزیەکەت لەکوێ فڕە بدەم یا شیشەیەک بێ لەکوێ هێنەی بکەم کە زۆر بەرچاو نەبێت. و دوایەوە کە ئەو داستانە تەواو بوو دووبارە عینی چت دەست پێکاتەوە. بەنابەرین ئەو تەسەورەی کە ئێمە هەمانە ئێمە قسەی نەخۆشیەکەم ئەمە زۆر مهمە ئەم کەلیمە ئەنێ ئەم چەند جملەکە عەرزیەکەم کەسێکە نەخۆشە نەخۆشیەکەی ئیجبارەن تەفەکوری ڕۆحیاتی هەموو زەرفیەتەکانی لێ ئەسێنێتەوە یا ئەو نەکەم یەکاتەوە کە بە قسەکەی خۆت فقط لەحزەیەکە توانی لەو لەحزا وا هەیە ئەتوانیت مەسەڵەن لە تێکیا هەرس و کۆتکەی دوێکەی بە بەیانیەوە تۆ حەزەکەی بیلکنی بە یەکەوە، بەڵام ئەو خۆی
ناتوانێت نە زەرفەتی هەیە بیلکنێ بەیەکەوە و نە بە نەفعی بیلکنێ بەیەکەوە. بۆیە ئەوان بە ناچاری ناچارن لە وەزعێتێکەوە هەیەە جۆرێتە تعریف بکەن. ئەمە من یەک شتیش عەرزکەم بەڕاستی هەر ئینسانە یعنی هەر کەسێک وەکو ئێمە حاڵەتێکی دەرونیمان هەیە و حاڵەتێکی چی بیرونیمان هەیە. ئەو حاڵەتە دەرونیە یا ئەو حاڵەتە بیرونیە هەمیشە ئەوە نییە کە لە دەروونەوە بێت. مەسەڵە نێژم تۆ چی کەسێک بەدەمتەوە کەنێت ممکنە لە دەرونیەوە خۆشی لێت نێت بەڵام بەظاهر خەریکە لەگەڵ تا پێی ئەکەنێت و محیبەتت پێکات. ئەو دووچتە زۆر شتایەکی پایەئین لە سیاست تا تماشایەکەی مەسەڵەن لە ئێرانە زۆربەی ئینسانەکان ناتوانن قسەی دڵخۆیان بکەن چونکو دەرونیان شتێکترە لەسەر ئەوەی کە لە دەرەوە مجازن. ئاعتیاد مەسەلەیەکی ئاوایە بەڵام ئاعتیاد نیازێکی دەرونیە کە لەو نیازە دەرونیە ئینسانەکان ناتوانن لە سەری قسە بکەن نە بەخاتر ئەوە کەلیماتەکان ناتوانن بڵێن بەخاتر ئەوە هیچ گونە مەقبولیەتێکی حتا لە نەزەر خۆی چیانەوە نییە. بەنابەرئین لەسەر چی قسە بکەن بۆ چیەشی قسە بکەن. بۆیە زۆر مهمە کە ئەو لەحظەوە هاانتیا ئەگەر لەحزێکی مەسەڵەن ئارام بێت مەتبوع بێت کەسێک کاری بەسەر یاننی و مشکلێکی دروست ناکەن ئەوان و نە دەوروبەرەکەیان. ئەگەر لەحزەکە مشکل ساز بێت ئەو شتێکە خۆت وتت ئەیانەوێت لەو موقعیتەوە ئێستا هەر ئێستا هاانتیا بڕۆنە دەرەوە ئیتر مهم نیە دوێکە چیان وتووە تۆ بۆت مهمە ئەو دوێکە چی وتووە چی کردووە. تماشاکە کاوانگیان تۆ ئیسە قسەی لە ناو قسەکان تا کەلیمەی لەحزەت بەکاربێت. ئەو لەحزە زۆر مهمە بەڕاستی کەلیمەی لەحزە بۆ ئێمە شاید مهم بێت کە دوێنێ ئەو کەسە کە لەگەڵ بەیانیانە بلکنی بەیەکەوە بەڵام ئەو خۆی زەرفێت ئەوەی نییە زەرفێت ئەوەی نییە کە دوێکەی و بەیانیەکەی بەیەکەوە بلکنێتەوە. ئەوان ئەکسەرەن لە حاڵێکا ژیانەکەن کە هاان لە ناویە ئەو لەحزەیە ژیانەوە هاان لە ناویە ئەگەر خب حاڵەتێکی ئارام و مەتبوع و بێبی مشکل بێت بۆ خۆی و بۆ دەورەبەرەکەی خۆ نە کەس کاریا بەسەر ئەوانەوە و ئەوان کاریانە بەسەر کەسێکەوە. بەڵام ئەگەر ئەو لەحزە مشکل ساز بێت ئەوان تەلاشەکەن لەو موقعیەتە بێنە دەرەوە و بە هەر شێوەیە کە ئیمکان پەزیر بێت تێنە دەرەوە. جا من ئەوەی من بەڕاستی تەوەجۆ پێ نەکرد چونکو شێوەی قسەکردن ئەوانیش زۆر زۆر فەرقی هەیە. شێوەی قسەکردنیان بە تایبەت کەسانێکە مەسەڵەن ئەگەر هێروین و ئەوانە بەکاربوون ئەسڵ بە تەور کولی فوکوس قسەکانیان زۆر 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 ئەمە مانیپولاتیۆنی پێژین یعنی ئەی گۆڕن هەموو شتێک ئەگۆڕن. لە هەر حاڵە قسەکە ئەوەیە کە بۆچی ئەبێ قسە بکەن قسەکە ئەوەیە کە ئەوانیش زەرفێتیان ئەو نەها لە خوارەوە من قسەی کەسێکەکەم کە نەخۆشە یعنی بەر لە ئەوەی کە نەخۆشیەکە دەست پێ بکات خۆ فازێکی توولانی ممکنە ئەو فازە بنیام ئینتزاراتی زۆری بێت بەڵام کەسێکە نەخۆش بوویتە زەرفێتەکانی زۆر ها لە خوارەوە زەرفێتەکانی بەڕاستی بە دەور دووسێ چتی چکۆلا خەرێکە ئەگەڕێ ئەوی دووسێ چتە چکۆلە چین ئەوێک ئەوەیە ئێستا ئەگەر قرار بێ مەسەڵەن ئەلکولی بێت خۆب ئەلکولەکە چۆن بەدەست بێرم چۆن بیخۆم بە چۆن شتەکان شیشەکەی مەسەڵ فڕەبم یا ئەگەر هێروین بێت چۆن بەدەستی بێرم ئەگەر بەدەستی چی هاوردووە ئیسە چۆن مەسەفیکەم ئەگەر مەسەفی کردووە بلەخەرە دەرجەکەی چی لێ بکەم زۆر هێنێکی دایرێکی چکۆلە و مەحدودە. بۆیە ئەو لەحزەوە ئەوان تیاژیانەکەن فکر و بیر و هۆژی چیان ها لەو لەحزە تەوەقعاتێکەوە ئێمە هەمانە تەوەقعاتێکەوە دەوروبەرەکەیان هەیەە تەوەقعاتێکە کە لەسەر زەرفێتەکان ئەوان کارایی نییە ئەوان ئەو زەرفێتەیان نییە کە تۆ تەوەقع مەترحەکەیت. کاکە وریا من باینە بینیمە ینی حەزەکەم جنابیش و بۆ پرسیارە وەڵام بیتەوە ئایا جیاوازی ها لە بین ئەوەی کە تووشی ئەلکولە احتیاجی بە ئەلکول هەیە تەک ئەوەی کە بە مادە هۆشبەرەکان هەیە بۆ نمونە مەسەڵەن ئێژم لە نزیکۆ من بینیمە ئەوەی کە بەرعەکس گرایشی بە سەمتە ئەلکول هەیە یا توش بە ئەلکول بووە ڕاحەتر باسەکە ینی بۆی ئەیبوعار نییە
ڕاحەتە چێتە سوراغی دەرمۆر گوزەشتەی کەی چۆن بوو ئەوڵ باە تەکیە دانیشت هەتا لەجەم ڕفێق و شتیشیە بۆی زۆر ڕاحەترە باسکردن لەسەری تا ئەوەی کە گیرۆدەی مادە هۆشبەرەکان بووە وەک موادە سونەتی هەرۆینە شیشەس کراکە هەر کامیکان شاید من لێرا قسەی بکەم زۆر علمی نەبێ بەڵام مەسەلەی ئەلکول خۆی تەغییر حاڵەتێکی هێنەدات یعنی کارێکەکە کە ئینسانەکە معموڵەن لە حاڵەتێکی بەستە تێدە دێتە دەرەوە ئەگەر تەوەجۆت کردوێت لە هەرچی لە شوێنەکانە ئەلکول بۆچی خۆن بۆ ئەوە بتوانن قسە بکەن و ئەو شتێکە بە حاڵ عادی ناتوان بیکەن ئەوەی زۆربەی حاڵەت و قسەس هینیتیانی حتا لە ئێرانە ئیسە من نازانم چۆنە بەڵام زمانی خۆی مەشوبیانە خواردە چون شەڕیانە کردو لاخەی جەمەعزەتخوایانەکە یان ببوورە قسەی دڵخۆیانیانە کرد دوای قسەی دڵەکەیان کرد بوو لاخرەوە یاون ببوورە مەشوب بخوارد بە هەر حاڵ من پەیمانە ئەو کەسانێکە ئەو قسەیانە کردووە دوایکی ئێزان ئەو قسەیانە کردووە مەعزەرەت خوایچەکەن ئیتر بەحاڵ ئەلکول وەسیلەیەکە بۆ ئەوەی بۆ جۆرە ئیسفادە لێکەن خودی ئەلکول بێ بە باعیسەوە کە زۆرتر قسە بکەیت لە نەتیجە لە حاڵ مەستی و لە حاڵ عادیچە بەتۆر تەبیعی ئینسانەکان زۆرتر قسە ئاکەن لەسەر مەسەلەی ئەلکول لەسەر باقی شتەکان تری شتایکەوە ئەلکولیەکانیش ملی پیاناکەن ئەوەیە کە بێژن ئەرێ ئێمە معتادین و ئەوە نێژن ئەری من ئەلکولە خۆم بەڕاستی زۆریچە خۆم بەڵام من مشکڵی احتیادم نییە یعنی ئەوە زۆربەی زۆریان هەروەکو هێروئین و وەکو باقی شتەکان تریچ ژن ئەری من معتاد نیم خۆیان بە معتاد نازانن بۆ ئەوەی چ من زۆر گەرەکم نییە ئیسە شتەکان قوڵ بکەمەوە بەڵام تاسیات ئەلکول لەسەر سیستم مەغزی و مراکز عەسەبی ئێمە تۆزێ فەرقی هەیە مەسەڵەن لەگەڵ هێروئین ئەلکول مەسەڵەن سلولهایەک یا خراپە کات بەڵام هێروئین ینی ئەلکول مەسەڵەن سلولێکی عەسەبی کونەکە یاخۆ خراپیەکات و لە کارەکەوێت بەڵام هێروئین سوخت و ساز دەرونی سلولەکە کاری پێکات چۆن عەرزکەم وەکو ئەگەر سلولێکی عادی تماشای بکەیت سلولێکی عادی سوخت و ساز دەرونیەکەی خۆی ئاوایە کە مەسەڵەن شتێک تێتە ناوێت شتێک ئەڕواتە دەرەوە وەکو هەر شتێک کە بیرونی خروجیکی هەیە ئەو هێروئین کارێکەکە کە سلولەکانی ئێمە ئەجزای خۆیان وەکو ئەژغاڵ تماشا بکەن یعنی وەکو شتێک ئەشێت دەفعیکەی تماشای بکەن بۆیە خۆی لەناو خۆی هەضمەکات بۆیە ئەسراتێکی جوا ئەیتێرێت لەگەڵ خۆیان جیاوازن مەسەڵەن هێن ئەلکول جیاواز تا هێروئین خەلەعهایەک فکری یا ڕەفتاری یا حتا ڕۆحی ڕەوانی دروست ئەبێت جیاوازن بۆیە من وازانم لەوێەوە ناکریە بێژی ئەوان ڕەحەتن لەگەڵ لەسەری قسە بکەن ئەمان کەمتر ڕەحەتن بۆ یەک چەند چێت بۆ ئەوەی کە بنیان بتوانین لەسەری قسەکان مەسەلەی ئەوەی کە ئەوان قسە بکەن خەرواری مشکڵاتیان بۆتێتە بەرەوە ئەوە حەقیقەتێکە مشکلات اجتماعیان بۆتێتە بەرەوە مشکلات شغڵیان بۆتێتە بەرەوە حتا نزیکترین کەسەکان خۆیان ئەیکەنە بار بەسەریانەوە لەوانەیە ئیمڕۆ لە دڵسۆزیە بێژن و قسە بکەنەوە بەڵام خۆیان ئەوانە زانن کە حتا ئەو دڵسۆزیچە لە وەخت خۆیان ئەیکا بە بارێک بەسەرەوە ئەمە تەنیا لە ئێرانی جوانی بەڕاستی بۆیە قسەی نەکردن هێنێکی حەفازەتیە کە ئەمان لە خۆیانیان گرتووە نە ئەوەیە کە گەرەکیان نەبێت ئیلا قسە بکەن زۆر سپاس عالی بوو کاکوریا من بەڕاستی هەرجار کە لەگەڵ جنابتە مەساحبەکەم خۆیشم زۆر شت پێرەکەم کاکەوریا یەک شت هەیە دەقیقەن جوان ئەشارەت پێکرد ئەویش ئەوەیە مەسەڵەن ئەسەن ئێمە شتێکمان بەناو مەسرەفە تەفەنونی هەیە زۆر جار ئەبینین جنابت بە جوانی ئاماژت پێکرد کە فەرد ناڕواتە ژێربار کە بڵێ ئەرێ من احتیادم هەیە ئێژی مەسرفمەیە بۆ موادیش هەر بەو جۆرەیە لە ئێرانە شاید 89% ئەوانەی کەوا معتادن لەگەڵ یانە قساکەی ئێژنا من تەفەنونی مەسرفەکەم ئەسان شتێکمان بەناو تەفەنونی هەیە
هەر ممکنە فەردێک ئەزانێ شتە خراپیشە ئاگاییشی نسبەت پێی هەیە نەکە نەزانێ وەلی بازم هەر مەسەفیەکە ئەکەی کەلیمەی تەفەننی بۆ من چکێک تەرجمە بکەیتەوە چۆن من زۆر بەڵێ بەسەر چاو یعنی وەک و سەرگەرمی تەفریحی ئێژێ من فقط تەفریحی مەسرفیەکەم هەر کەسێک و بلەخەرە ئەوان یەکشت ناتوانن مطلقەن بشارنەوە یعنی ئەوەیە کە شتێک هیچێک وجودی نییە بەنابەرین وەختی تێتە سەر ئەوەیە کە باشە شتێک وجودی هەیە دیتر تێ حەد و حدودی و سەرگەرمیە و من لە بێتاقەتیا و چی ئەەکەیت و ئەوان بلەخەرت بە پێی وەزعێتێکەوە تیا قراریان کردووە ئەو لەوە لە بیرت نەچێتەوە قسەی لەحزەئیت کرد بە پێی ئەو موقعیتەوە قراریان کردووە تیا بەو ئەنازەیە کە مەجبور بکەون یاخۆ بەو ئەنازە خۆیان بەلازم بزانن دەلیلی بۆ تێرنەوە دەلیلەکانیت ئەوە نییە منطقی بێت یعنی لە منطقەیەکە سەرچاوە بگرێتەوە دەلیلەکە ئەوەیەکە تۆ چۆن ئەکرێت لەم وەزعێتە کە ئایسە لەم حاڵە هایلە ناویە بڕۆیتە دەرەوە وەزعێتەکە چییە؟ وەزعێتەکە تو مەسەڵەن نمونەیەک تۆ ڕەفیق سەمیمی منی ئەم ڕەفیقە سەمیمی منە من خەریکە دەرگیرەکە لەگەڵ شتێکە ئەیژێ تۆ من نگەران تۆ ئاوایتە فلانەمانە منیش گەرەکمە لە وەزعەکە بێمە دەرەوە گەرەکی چم نییە بیکەمە شەڕ لەگەڵ ئەم ڕەفیقەم چی یەکەم تا ئەو جێوا بووم بکرێت تا ئەو جێوا بووم بکرێت ئەگەر بڕۆمەنەوە تۆزیحاتی زۆرتر هەرچی تۆزیحاتی زۆرتر بیت مشکلاتی زۆرتر تێتە بەرەوە لەبەرەوە تۆزیح دەیت ئیطلاعات مەجبوری بدەیت ئەو ئیطلاعاتە ئەبێ بە باعثەوەی کە ئەو پرسیاری زۆرتر بکات چیەکەیت شتەکان بەستە ئەیدەیت ئەو نەبەستە ئەیدەیت کە کەسەکە هیلاک بێت لە پرسیارکردن لێت و تۆ حەز ناکەیت لە هەمووی لە کەسەکە بگذەری بەڵام کارێکی چەکەیت کە نەبێ بە معزلەیەک لەبەر ئەوان جوابەکانیان زۆر بەستەیە زۆر تەحریف هینە یعنی حتا ذهن منحرفەکە بە تایبەت مەسائل هێروین ئەوانە فێرەوەن ئەو نەخۆشانە فێرەوەن چۆن مەغزی ئینسان بۆ فوکوسکەنە سەر شتێکی تر مەسەڵەن تۆ لە ناو قسەکاندا کەلیمێک بەکارەبێ ئەوان ماتڵ ئەو کەلیمەنە ماتڵ کەلیمەیەکن کە بتوانن لە مۆزوعەکە چی بوون بەرەو شوێنێکی تر ئەو کەلیماکەم بەبار بەسەر تۆ لەبەرا مەسەڵەن تۆ ێژی ئاتۆوتت فلان شتت وت ئەوە مەرزورت چی بوو نە من پێم وابێ ئەسەنەوە هەر شتێکا لە پشتیەوە حتمما شتێکت بیستووە حتممەوە یەکسەر لە مۆزوعەکە چی لە دەرەوە ئەوانەیە کە بە هێروئین نێنن بە تۆر کولی کۆمونیکاسیۆن و شێوەی قسەکردنیان و شێوەی هەڵسوکەوتیان لە قسەکردنا زۆر ئێمە بکەژم دووارەژم و مانیپولاسیۆن بەکارەبن یانێ مۆزوعەکانە گۆڕن بەڕاستی بنیامەشی پرۆفی بێت تا بتوانێت لەسەر مۆزوعی لە تەکیانە قسە بکات بە شێوەیە قسە بکات کە مۆزوعەکە شروعێکی بێت وەسەتێکی بێت و ئینتەهایەکی بێت لەگەڵ نەخۆشای هێروئینیە ئەم مۆزوعە زۆر 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 زەحمەتە ئەبێ کەسەکە زۆر موازب بێت ئەگەر دەدانە مۆزوعی تر لە ناو قسەکان خۆتا دەرتێرنێکن بە مۆزوع کە لاخرۆ بەڵام هەموو شتێکیش ئاوا تەواوە بێت کە مەسەڵەن فلانچت مقەسر بوو یا فلانچت بوو باعثەوە یا ئەسڵ ئاوای لێ هات یعنی وا ئەکەن لە قسەکردنا فێر ئەبن کە چۆن بتوانن لە مۆزوع بڕۆنە دەرەوە بە تایبەت بە تەرحکردن مۆزوعاتی جدید بە تەرحکردن مۆزوعاتی کە لە نظر خۆیان زۆر مهمە و تۆ وەکو قسەکەر مەجبوری لەسەر ئەو شتێکەوە ئەوان بۆیان زۆر مهمە عەکس العەمەڵ نیشان دەی و وەختی عەکس العەمەڵ نیشاندا لە مۆزوعەکە چوویتە دەرەوە زۆر سپاس کاکە وریە پس نیمانە یعنی شتێ بەناو مەسرف تەفریحیمان نییە چون زۆر جار من مەسەن لەگەڵ یانە بەرخوردم بووە کاتێ قسەم کرد لەگەڵ یانە فرە ڕاحەتەژنا نگەران مەبە هیچێ نییە من فقط تەفریحیە هەفتەی دوو جارە نازانم هەفتەی جارێکە مانگی دوو جارە بەو شێوە من معتاد نابم عمومەن ئەنکاریەکەن ینی هەر وەکو تەفەنونێ یا فەرار لە شتێ ناوی لێبن ئایا واقعەن هەیە یان نییە ئەسڵان مطلقاً وجودی نییە ئەوە تۆ ئەگەر مەسڵەن ئاوە بخۆیتەوە ئەتوانی بێژی تەفریحی ئاوە خۆمەوە جارێک دوو جارێکی کاکە من تینیمە
لەبەرەوە نیازمە ئاوا خۆمە. تۆ ئەگەر ئەتوانی بێژی من تەفریحی غەزا ئەخۆم، ئەتوانی بێژی من تەفریحی سەعات دوو ناخۆم شەشەی خۆم ئەچم بە تەفریحەوەی خۆم، بەڵام ئەتوانی بێژی من تەفریحی غەزا ناخۆم، تەفریحی من تەفریحی ئاو ناخۆمەوە. چۆن ئەکرێتەوە مەسەڵەن ئەلکول بە تەفریحی ئەوێکی هەفتەی جارێ دوو جار بیخۆیتەوەمانە. بەهەرحاڵ شتەکە لەسەر لێنا فەرقەکەی ها لەوەیە من متمەئێنم ئەوە ئینسانگەلە شتێکیی تیا ئەبینن بۆیە وا قساکەن، یانێ مەقبولیەتێک لە قسەکانە ئەبینن لە ناو دەوروبەرەکەیانە ئەو لەخەرە نوعی مەقبولیەت هەست و ئەوەی چه فەرسەفەیەکە هەر لە ناو کۆمەلگا هەیە لەخەرە کەسوا هەیە ئەلکول خوات وەڕێتەوە بەیانی بەشۆن ئیش و کار خۆیان مشکڵێکی تایبەتیش دروست ناکات و هەر ماوەی جارێکیش ئەلکولێکە خوات و معتادیش نابێت. قسەکە سەر ئەعتیادە لێرە، قسە لەسەر ئەوەیە کە تۆ ئایا وات لێ هاتووە کە بەبێ ئەلکول کاری ڕۆژانت نەتانی بکەیت و ئەو تەشخیصیانە نییە، ئەو پرسیارە لە خودی نەخۆشەکە غەڵەتە لەبەرەوە تۆ باشتر ئەیبینیت، دەوروبەرەکەی باشتر ئەیبینی. لێرە یەک شتی زۆر مهمە بنیام لە وەختی لەگەڵیان قساکە چۆن قسە بکە، یعنی چۆن دەستی پێ بکە، چۆن ئیدامێ بە، چۆن تواویکە. ئەکسەرەن ئەوان زۆر ناڕەحەتن لەوەی کە وەکو معلم لەگەڵیان قسە بکەیت، وەکو چزانم یا ئەگەر زۆر دڵسۆزانە و ڕفێقی بیژی مەسەڵەن خەریکی خۆت وێرانەکەیت، تۆ خەریکی واکەیت، تۆ واکەیت، تۆ واکەیت، ئەو کەلیمەی تۆ زۆر زەحمەتە بەڕاستی. بۆیە ئەوانەی چ تێدە سەر مشکڵاتەکان تەنیا ئەوە نییە کە نەخۆشەکە هەموو شتێکی دەوروبەری مەسەڵەن ئۆکەی بێت و خەڵکەکە زۆر بەڕەحەتی بتوان لەسەر هەموو شتێک بە دروست قسە بکەن و فقط نەخۆشەکە یائیسە لێرا مشکڵ سازەوان نیە دەوروبەرەکەی چی نازانن چۆن لەسەر لەگەڵی هەڵسو کۆت بکەن. کاکە وریە اتفاقەن شتێکم من لە نزیکە و بینیمە بەتایبەت بۆ مادە سونەتیەکان ئەوانەیە تریا کوشی لە مەسرفەکەن عمومەن سەرکاریشە ڕۆن، ینی فرە ڕاحەتیش هەرە جۆرە جنابەت فەرمووتان ئێژنا من کێشەیەکم نییە ئەوە کارەکەمەکەم و ئەوە خەریت خۆمەکەم و تەفریح خۆیش مەکەم و بەڕاستی شەیکەن، ینی تەک بنە ماڵە یانیشە شاید زۆر جار لە خەرج و مەخارجیشە بینی مەسەن کەم و کەسێ دانان تەفریحیشیان بۆ دان دەرۆچوونی شەچن وەلێ خۆ بە ئەوان ئەنێرن بە سەمت و سوێتر خۆیان لە گۆشەیەک و مامەڵەن دانیشن دووبارە حتا لەو تەفریحیشە هەر مەسرفەکەن. بازم کە پرسیاریان لێگەیژنا من هیچ کەشێک نیەتێکی ڕاحەتم، یعنی باز هەم عنوانی ناکە دانی پیادانانێک کە بێژێ باوە من معتادم ئەرێ من ئەو کێشەمە هەیە. من ئەگەرمەوە بۆ ئەوڵێ قسەکانمان ئەڵێم بۆچی ملی پیا بکات، بۆچی چ منفعاتێکی تیاوینی ئەگەر ملی پیا بکە. ئێمە ئەزانین ئەو تا زمانێک کە ملی پیانەکات و تا زمانی حاضر نەوێت یارمەتی بدرگێت و حاضر نەوێت خۆی تەلاش بکات هەر وەکو شەمعێکە ئەسووزێت و لاخەکەی چێ زۆر کەس سوزاون حتا ئاخر و مردووی چن. بەڵام ئەو ئەبێ منفعاتێکی تیا ببینێت، ئەوە زۆر مهمە. ئەو ئێرادە ئەبێ یا بەدەست بێتەوە یا بەڕاستی ئەو ئێرادە تەقوێت بکرێت. ئەگەر دەوروبەرەکەی زۆر لە خۆیان متمەئن بن کە ئەو مشکڵی هەیە ئەبێ ڕێگایەک پیا بکەن کە ئەوێکی ئەتمات کات بەبێ ئەوە دوای مشکڵی بوو دروست بێت لەگەڵ یان دانیشی قسە بکات و حاضر بێت یارمەتی وەربگرێت و حاضر بێ خۆی قەدەمهایەک هەڵبگرێت بۆ ئەوەی کە لەو شتە نەجاتی بێ یا جەهەتێ تر بگرێتە بەر، چون نەجاتبوونیش زۆر کەلیمەیەکی بەڕاستی مشکڵ سازە، بەهەرحاڵ جەهەتێکی عەکس بگرێتە بەر. بۆیە زۆر مهمە بە نەزەر من کە کەلیمەی ملپیاکردن یعنی ئاعترافکردن یعنی حتا مەزانم وەختی کەلیمەی ئاعتراف ئێمە لەو کەلیماتە بەڕاستی هەروە بە سادەی ئیسفاداکەین، بەڵام بۆ ئەوان زۆر گرانتەواو بێت. کاکە وریایان زۆر سپاس. من پرسیار زۆرە، ئەگەر جنابەت نوکتەیە ترت هەیە لەبەر کاتەکەمان ئەتانی لە حەدێ چەند دقیقەیە دووسێ دقیقەیەکە باسی کەی بۆمان
من پرسیار زۆرە داێن بۆ بەرنامە هەیە ئاتی لە ئایندە دووبارە لەسەر ئەم مەسالە باسەکەین چون بەڕاستی کێشەکە زۆر ینی لایەنی هەیە زۆر شاخاکرێتە بەر کەتێکیانە بەرخورد دەکەی ئەسان فەلسفەیەکن هەر کامیشیان جیاوازن جالبی ئەوەیە کاکەوریاکە عمومەن تەجروبەی ئەمەکە تەک ئەو دانەکەی ترە یەکێک نییە ینی چ لە شێوەی توشبوونی چ لە شێوەی ئەدامەدان بە ئێتیادەکەی یا حتا تەرکەکەی یا مشکڵاتێکە بۆی پێشاتە یا خصوصیاتە فەردی و ئەخلاقیان گشتی بە یەک و تێکەڵاو بووە ئەوینی هەر کامێکیان تەجروبەی بە خصوصیان هەیە ئەم نەحساسەکەمینەوەیە کە زۆر جار ئێمە ناتوانین یەکدانە نوسخە عمومەن بۆ مەسەڵەن جەماعەتێ بە یەک جۆر بپێچین هەر نسخەت پێچاننیش خۆی دروست نییە بەڵام جهت بنیان بتوانێت بگەیتە بەرەوە جهت دەتوانێت نیشاندا بە نەزەر من ئەوەڵێ قەدەم ئەوەیە کە قسەکردن لەسەر ئەم مۆزوعە تابوو نەبێت ئەوە مهمە لە ناو کۆمەلگا قسەکردن لەسەر ئەم مۆزوعە ترس نێرێ بە شۆن خۆیان بەعکسەوە ئەمنیەت بێ بە شۆن خۆیان یانێ تەلاش بکرێت ئەو قسەکردن لەسەر ئەم شتانە ببێ باعث ئارامش ئەو کەسانەی کە لە سەری قساکەن تا ببێ بە باعث بار بەسەریانەوە ئەو کەسانەی کە ئەمە قسەی کەسانێکم کەم حەداقل هەن لە مەعرەز خەتەرە کەسانێک کە خەتەرەکە تووشیاریان بووە یانێ نەخۆش کەوتون ئەوانە لە نەزەر منەوە بە تەنیایی نابێت و ناکرێت و ناتوانن ئەکسەرێتیشان نەیانتوانیوە لەو ڕێگا بێنە دەرەوە ئەمە ڕێگا یارمەتی تەخەسوسیان ئەوێت یارمەتی کۆمەلگای و تۆزێک حتا بە لەحاز سیاسیەوە بێ جە و فەزایەک جۆر بکرێت یعنی بەڕاستی بەبێ یارمەتی کۆمەلگا بەبێ یارمەتی محیط کار بەبێ یارمەتی ڕفێق و دەوروبەر بەبێ یارمەتی تەخەسوسی و دوکتر ئەوە زۆر زەحمەتە ئەوانەی کە یارمەتیان یا یارمەتی حتا وەرئەگرن بەڵام سەدەمەیان بینیوە ئەو سەدەماتە چۆن ئەتوانی بنیان ئستۆپی بدات چۆن ئەتوانێت کارێک بکات لەوانە زیاتر نەبێ مەسەڵەن کەسی وا هەیە بەڕاستی زەرفیەتی فکری و ڕۆحی و ڕەوانی زۆر زۆر هاتوتە خوارەوە ئەو زەرفیەتە بلەخەرە ئەبێ لە شوێنێکە بپارێزگیت یا ئەو ئینسانە حەفازەتی لێ بکرێت بۆیە ئەمانە چتایەکن کە بنیامە بێ بیری لێسەکاتەوە من زۆر معتەقدم بەوەی کە ناکرێن نوسخەیەک بێچیت ومانە بەڵام ئەوەیش کە خۆی چ دوتت هەر کەسێک و ڕەواڵێکە گرێتە بەخۆی خۆژیان عادیش خۆی وایە ئەم شتە لە ژیان عادی ئێمە هەمڕاهیەکات بەڵام ئەوانە بە نەزەر من مشتەرەکن بە نەزەر من لە ناو هەموویانە نقاتی مشتەرەکی زۆر زۆر بەرجەستە ئەتوانی پیا بکەیت کەسانێکە هێروین معتادن بە هێروین معتادن نقاتی مشتەرەکیان زۆر زۆر جیاواز و زۆر بەرجەستە کەسانێکە بە ئەلکول معتادن هەر بۆ جۆرە بەنابەرین ئەو هەمڕاییکردن ئەشخاص بە ئەفکاری مختلف بە ڕۆحیاتی مختلف و بە ساڵی مختلف و بە تەجاربی مختلف و حتا کارکتر و کارکترهایەکی مختلف ئەوە بە جێگەی خۆی بەڵام ئێمەوە نابێ ببینین ئینسان مختلفە ڕاستەکەی ئەو شتێکە دووچاریان بووە مشتەرەکە و ئەو ئاعتیاد و ئەوە ئەبێ لە کاتی خۆیان بیناسین ئێمە بەداخەوە بە کات نایناسین یعنی لە کاتی خۆیان نایناسین و لە کاتی خۆیان بیناسین بەرامبەرکێتەکە بکەین بهترین حاڵەتی ئەوەیە کە نێڵین دووچاری بن وەختی دووچاریان بوو ڕێگامان بێ بۆیان و وەختێکیش سەدەمەیان دی ڕێگامان بێ بۆ بەرگیریکردن لە سەدەمەکانیان کە بە نەزەر من ئەمانە چتایەکن کە لە زۆر لە ناو کۆمەلگا ئەتوانن معنیدار بن بۆ بەرگیریکردن لە یاعتیاد و یا ناسین و هەڵسو کۆت لەگەڵی زۆر سپاس کاکەوریا هەڕاستی دەستخۆشیت لە یەکەم وایە هەرو جۆرە کە جناب دەفەرمووی بەڵام مەسەلا وەیە ئێمەش تاکیدمان لەسەر دوایی ئەوەیە کە بەحسە جسمیەکە بارها لەسەر ئێمە قسەمان کردە کە شتێک نییە جسمیەکەی چە بێژی ناڵە 2 هەفتەیە 10 ڕۆژە مانگێکە بلەخەرە ڕزگاریە بێ ئەو مشکل دەرونیە کە هەیەی ئەوەیە کە من زۆرتە تاکی دەکەم لەسەری کە زۆر جیاوازن تەجروبیەتەکانیان جیاوازە
لەو قسمەتەوە ئەحساسەکەمە بێ مەسەڵ بالاخره نیازیان بە مشاور هەیە ئەو مشاورە خب تەبیعەتەن تەک فەردێکە دوو نەفەرە کە معتاد بە هێروئینن تەک هەردووکیانە یەکجۆر ناتوانێ هەڵسو کەوت کردوە وایە کاوان ئەوە ئێمە زۆرێک لە پرۆفسۆرەکان ئەڵێن یەک جاری عەتیات هەمیشەی عەتیات بەڵام تۆ ئەتوانی بەدەست یعنی ئەتوانی لە حاڵەتی معتادی بیتە دەرەوە بەڵام بەبێ هۆشت بەوەوە بێت چۆن من یەک دوو جاری وتم ئێمە مرکزێک لە مێشکمان دروستە وەکو مرکز تینوێتی وەکو مرکز برسیەتی ئەوە هەدایەتەکە بۆمان لە نەتیجە زۆرێک لە دوکتەرەکان ئەژن ئەمە وەکو تۆبەرکولۆزە وەکو سل وایە بەڵام مەغزێمە توانێت کاپسلی بۆ دروستکە یعنی مەحێنێکی بۆ دروست کات کە مەغزێمە توانێت ئەوە مەهارکە لە ناوخۆیە بەڵام ئەتوانێ هەر وەختێک دووبارە ئینفجار باتەوە وەکو ئاتشفشان ئەشی ئەو هۆش ئەو ئینفجارتە ببێت هەوش ئەوەتە بێت ئەوە ئاتشفشانە دووبارە ئینفجار نەداتەوە بەحاڵ قسە زۆرە لەم بابەتانە بەڕاستی و ئیطلاعاتیش زۆرە من هیوادارم فعالین ئەم ئەرسە لە ئێرانە بتوانن سیستم و شەبکەیەک پەیدا بکەن کە بتوانێت بە مەوەقع یارمەتی ئەو کەسانە بێ کە هەنم عرضخەتە زۆر سپاس کاکەوریا بەداخەوە کاتی بەرنامەکەمان تەواو بوو وەلێ ئەو بەڵێناین بە بینەرانی خۆشەویستی بەرنامەی ژیانەوە تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە هەفتەی ئایندا ئێمە بەرنامەی لایڤ و زیندەمانە بێ هەر لەم بەرنامە و ئێمە ئەو بەڵێنیتانە پێدەین کە چوارشەمەی هەفتەی ئایندا کاتژمێر هەفتی ئێوارە ئێواتان بینەری بەرنامەی ژیانەوە بن بە شکل زیندە بە حوزورە کاکەوریای خۆشەویست پرسیارەکانتان وەڵامەکانتان ئێمە حتا تیزرەکەیشی ئامادەکەین بۆتان قەتعاً پەخشەوێتەوە لە تەلەڤیزیۆنە شمارەکەتان وەربگرن لە تەلەڤیزیۆن یا لە پەیوەندی لەگەڵ تەشکیلاتە بن ئەتان شمارەکان وەربگرن پەیامێکتان بوو پرسیارێکتان بوو لە قاڵبێ پەیامە یا ئەوەی کاتان لە ناو بەرنامەکە لە تەریقی واتساپ و حوزورەن پرسیارەکان بپرسن ئەوەی کە لە تەوانمان بێ لەگەڵ کاکوریای ئەمە ئێرایین ئێمەش دڵنیاییمان ئەوەیە کە بتانین ئەو هەنگاوە هەڵبگرین پولێرتەباتی بین کە بتانین ئێوە وەسڵکەین بە یەکەوە بتانین ئەو کەمپینە لە ناو کۆمەڵگای ایجادکەین بە سادەترین زوان ئێمە خەریکین تەوزیحیان یانی ئەچینە ناو زۆر شت کە لە زۆر میدیا باسی لێوە ناکرێت تەوزیح نادرێت لەسەری بەخاترەوە ئێمە شتهای مەلموس عینیمان هاوردووە کە زۆر بەتان تەجروبەی ئەو شتتانە بووە یا بیستتانە لەدەم هەموو ئەو لە نزیکە مشاهدەتان کردە بۆیە ئێمە بە شێوەیە جیاواز ئەسم بەرنامەی ژیانەوەمان دابین کرد و تای سێش ئەداممان پێدا هیوادارین ئەو هەڵمەتە هەر درێژەی هەبێت و ئێوەی شەشێ هاوکارمان بن و دەست بێنە دەستیەکە و تا بتانین کۆمەڵگایە سالم دروست بکەین بۆ ئەوەی کە نەوەیە ئایندەمان ڕۆڵەکانمان لە محیتە سالمە پەروەردە بن کە بتان سالم فکرەوکەنەوە سالم ژیانکەن سالم تەسمیم بگرن کاکەوریا گیانگەر نوکتەیە بابەتە شتێتر هەیە لە خزمەتە زۆر سپاس کاکەوریاگیان بۆ بەشداری بینەرانی خۆشەویستی بەرنامەی ژیانەوە تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەرنامەی ژیانەوەی ئەم هەفتەیشمان کۆتایی پێهات تا دیدارێکی تر و ژیانەوەیەکی تر هەرماڵەوە